پەرلەمانتارێکی پارتی ڕایگەیاند قوبات تاڵەبانی ئامادە نیە واژۆ لەسەر بڕینی 2 موچە و 3 موچە بکات. سەرۆکۆماری عێراق ڤاکسینی کۆرۆنای وەرگرت و وەزارەتی تەندروستیش ناڕەزاییە لە ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیانەوە. ئەو ڕەوتە سیاسیی مستەفا کازمی پشتیوانی دەکرد بەشداری لە هەڵبژاردننی داهاتوودا ناکات. سڵاوتان لێبێت، من پەرچەم قەرەداخی هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کە بەرپرسی مەلەفی بایۆمەتریە ئامادە نیە واژۆ لەسەر بڕینی 2 موچە و 3 موچە بکات لە هەرێمی کوردستان. بەهەمان کاکە عەبدوڵڵا ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەماندا قوبات تاڵەبانی تۆمەتبار کرد بە هۆکاری مانەوەی 2 موچە و 3 موچە لە هەرێمی کوردستان. ئەو پەرلەمانتارە باسی لەوەش کرد پێویست ناکات هەموو تاوان و تۆمەتە ناڕەواکان ئاراستەی پارتی بکرێت لە کابینەی حکوومەت. جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسی مەلەفی بایۆمەتری و تا ئێستا ئامادە نیە واژۆ لەسەر بڕینی 2 موچە و 3 موچە بکات. ئەوەش لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای چاکسازیدا بڕیاری داوە ئەوەی زیاد لە موچەیەک وەردەگرێت موچەکەی ببڕێت، بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە. دوای ئەوەی پزیشکێک لە هەڵەبجا ڕایگەیاند سزا دراوە وەزیری تەندروستی لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە پێکهێنا. دوای ئەوەی یەکێک لە پزیشکانی نەخۆشخانەی گشتی هەڵەبجا ڕایگەیاند بوو بەهۆی ئاشکراکردنی چەند گەندەڵیەکەوە سزا دراوە. وەزیری تەندروستی هاتە دەنگ و بڕیاریدا با پێکهێنانی لیژنەیەک بە پێی بڕیارێک کە واژۆی سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی لەسەرە بڕیار دراوە بە پێکهێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ بە دواداچوونی کێشەکان و ئاشکراکردنی ڕاستی و دروستی ئەو پرسە. ئەو پزیشکا باسی لەوە کردووە کە سزا دراوە جەختی کردوتەوە لە نەخۆشخانەی گشتی هەڵەبجە نەشتەرگەری بۆ خەڵک دەکرا بەبێ ئامادەبوونی پزیشکی بەنج و لە سەری مانگیشدا پزیشک هەبوو کە دەهات 11 ملیۆن دیناریان دەخستە گیرفانیانەوە. بۆ ئەوەش دەستەی دەستپاکی و داواکاری گشتیان ئاگادار کردەوە لەو کێشەیە. سەرۆکۆماری عێراق ڤاکسینی کۆرۆنای وەرگرت و لە پەیامێکیدا داوای لە هاوڵاتیان کرد پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن. بە گوێرەی ڕاگەنراوێکی سەرۆکایەتی کۆمار ئەمڕۆ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ڤاکسینی کۆرۆنای وەرگرتووە و داوای کردووە هەوڵە پزیشکەکان بەردەوام بن بۆ خۆپارێزی لە پەتای کۆرۆنا. هاوکات بە بایەخەوە ڕۆڵ و قوربانی پزیشک و کارمەندانی تەندروستی بەرز نرخاند بۆ ئەو ڕۆڵە گرنگەی بینیویانە لە چەند مانگی ڕابردوودا بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی پەتاکە و پاراستنی هاوڵاتیان. سەرۆکۆمار ئاماژەی بۆ ئەوەش کردووە گەلی عێراق دەتوانن ئەم ئاستەنگەش تێپەڕێنن. داواشی کرد هەمووان پابەندی ڕێوشوێنەکانی خۆپارێزی بن لە پەتای کۆرۆنا تاوەکو هەمووان پارێزراو بن. وەزارەتی تەندروستی ڕایگەیاند ئەگەر وەرگرتنی ڤاکسین بەم جۆرەی ئێستا بێت تاوەکو 10 ساڵی تر بەرگری بە کۆمەڵ دروست نابێت. جاسب حیجامی بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرخ لە بەغدا بە ڕۆژنامەی سەباحی عێراقی ڕایگەیاندووە تا ئێستا تەنها 298,000 کەس ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. باسی لەوەش کردووە ئەگەر لە 120 دانیشتوانی عێراق واتە 8 ملیۆن هاوڵاتی بکوترێن و ڤاکسینیان پێ بدرێت ئەوە دەکرێت ژیان لە عێراق ئاسایی بکرێتەوە. پێشتریش وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند بوو لە ماوەی ئەم مانگەدا نزیکەی ملیۆنێک ژەمە ڤاکسینی لە سەرجەم جۆرەکانی بەدەست گەیشتووە. ئەو ڕەوتە سیاسی مستەفا کازمی پشتیوانی دەکرد بڕیاریدا بەشداری لە هەڵبژاردننی داهاتوودا نەکات. میدیا عێراقیەکان بڵاویان کردەوە ڕەوتی قۆناغ کە لایەنێکی سیاسیە و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پاڵپشتی دەکرد بەشداری لە هەڵبژاردنا پێشوەختەکەی عێراق ناکات. ئەوەش بەهۆی کێشەی نێوخۆیی ڕەوتەکە و کێشەی مادیەوە. ڕەوتەکە لە کۆمەڵە کەسانێکی ئەکادیمی و دەستە بژێر پێکهاتوون و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پاڵپشتی دەکردن. لەلایەکی دیکەوە کازمی لە نوێترین پەیامیدا ڕایگەیاند بڕیار نییە بەشداری لە هەڵبژاردنا پێشوەختەکەی عێراقدا بکات. شاد بن.